ئەگەر هەمومان گرنگی بە بەهرەکان بدرێت هەمومان توانای ئەو کارانەمان هەیە کە بەهرەمانتیایە هەیە هەر بۆیە لە سلێمانی پێشانگایە کراوەتەوە بۆ ئەو تابلۆ کار و دەستیانەی کە ئەو کەسانەی کە حاڵەتی داون سیندرۆمیان هەیە اینجا ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەرجەمان لەگەڵا ئەبێت بۆی زانیاریەکان بگوازێتەوانێ. سڵاو لێ بە تەرزە ئەم کاتەوە باش. بەیانی باش تەرزە. سڵاوتان لێ بێت، بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابێن، ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن. وەکوی کە ئێوەش ئاماژەتان پێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی بە شێوازێکی ڕاستەوخۆ لە نێو سنتەری داون سیندرۆم پێشانگایەکی وێنە کێشان و کاری دەستی بۆ منداڵی داون کراوەتەوە لە نێو خودی سنتەرەکە کە سەر بە پەروەردەی ئەم سنتەرش بێگومان باجی خۆشحاڵیەوە تاوی کارە دەستیەکان و وێنە کێشان لەلایەن ئەو منداڵە بەهرەمەندانەوە بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان بە دەست و پەنجە و خامەکانیان وێنەکانیان کێشاوە کارە دەستەکانیان نەخشاندووە کە بێگومان منداڵانیش لە تەمەنی 6 ساڵی تاوەکو 12 ساڵی لێرە لەم سنتەرە بە شێوازێکی زۆر باش پەروەردە ئەکرێن. جا بۆ ئەوەی زانیاری زۆر وەرگرین لەسەر تەواویکردنەوەی ئەم پێشەنگایە کە بۆ یەکەم جار ئەم پێشەنگایە کراوەتەوە بە خۆشحاڵیەوە ئەچینە لای بەڕێوەبەری سنتەری داون سیندرۆم زۆر بەڕێز خاتو هێرۆ یاسینمان لەگەڵا بێت. خاتو هێرۆیان سڵاو لێبێت، مامۆستایان بەیانیت باش بێت، وەم کاتت باش بێ بە هەر لەوە دەست پێ بکەین. سپاس دەکەم. بێگومان منداڵانی داون هەمیشە بەهرە و توانایەکی لە ڕادە بە دەریان هەیە کە هەروەکو مرۆڤێکی ئاسایی ئەتوانن بەهرەکانیان زیاتر دەربخەن، زیاتر گوزارش بکەن لە ناخی خۆیان، ئەوان لەگەڵ ئەوەی کە توانای قسەکردنیشان کەم بێت بەڵام بەهرەیەکی تر لە ناخی ئەوانە تەشەنەی سندووە یاخود گەشەی کردووە کە ئەویش تەواوی ئەو کارانەیە کە ئێستا ئێمە لە نێو ئەم پێشەنگایە ئەیبینین. پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژی پێ بکەی ئەم پێشەنگای ئاماژی لێ چی بوو؟ بەڵێ مناڵەکانمان جیاوازن، یعنی مناڵی داون سیندرۆم لە مناڵێکەوە بۆ مناڵێکی تر تواناکەی جیاوازە. ئێمە ویستومانە تواناکەی ئەوان دەرخەین و لە هەمان کاتیشە جیاوازن لە مناڵێکی ئاسایی. مناڵێکی ئاسایی لەوانەیە کاتێک کە داوای لێکەی لە تەمەنێکی دیاریکراوە وێنە بۆ بکێشێ هەر وێنێک بە مێشکیا بێ ئەتوانێ بیکێشە، بەڵام مناڵی داون سیندرۆم بەڕاستی ئەگەر بڵین لەگەڵ هاوتەمەنەکە بەراوردی بکەی ئەو توانایە ناتوانێت وەکو مناڵە ئاسایەکە بەکاری بێنێ. لەم کاتەیە پێویستەکە مامۆستاکە هانی بات یا شێوازێکی تەکنیکی بۆ بەکاربێنێ بۆ ئەوی مناڵەکە بتوانێت گزارش لەوەی کە هەیەی بیکات. ڕاستە لەوەیە مثلا قەڵەمی بیتێ بەس ئەوە مناڵی وامان هەیە ناتوانێت قەڵەم بگرێ بە شێوازی ڕاستەکەی یا با بڵێن بۆیەکان ڕەنگەکان تێکەڵاوکە. ئەو کاتە مامۆستاکە هاوکاریەکە وای لێکە ڕێچکەکەی پێپشانەیە کە مناڵەکە ئەو دەربڕینەی هەبێ لە وێنەکانە ڕنگدانەوەی هەیە. اینجا مناڵێکیش تا مناڵێکی تر وەکوتم جیاوازە، مناڵی وا هەیە تواناکەی زۆرترە، مناڵی وا هەیە تواناکەی کەمە بۆ ئەوەی توانای ئەمیش دەربخەین وەکو مناڵەکەی کە هەمان داون سیندرۆم مامۆستاکە تەکنیکێکی جیاوازی بەکارهێنەوە بە شێوەزی یاریکردن و چالاکی هەم مناڵەکە دڵیشی خۆشە بێ و هەم وێنەیەکیش پێشکەشەکە و ئەوەی کە لە ناخیایەتی خستوێتێ سەر ئەو وێنانە. کاتە ئەوی کە ئێستا لێرە ئەیبینین ژماری وێنەکان چنێ، ژماری کارە دەستەکان چنێ کە ئەمڕۆ بە ئامادەبوونی ژمارێکی یەکجار زۆر لە میوانانی خۆشەویست و ستافی تەواوی پەروەردە لێرە ئامادەن بۆ ئەوەی تەواوی کارەکان بۆ میوانان با بڵێن بخەنەڕۆ. بەڵێ ئێمە خۆشحاڵین تەبعەن کە میوانێکی زۆر بەڕاستی چکم یەکەم جارە پێشانگای لەو شێوە بکرێتەوە. ئەشمانەوەی مناڵەکانمان بە هەموو خەڵک بناسێنین کە ئەوانیش تواناکانیان کەمتر نیە لە مناڵی ئاسایی و توانای ئەوەیان هەیە کە خۆیان سەر بەخۆ پێشانگا بکەنەوانێ. وێنەکان زۆرن بەڵام ئەوانەی کە زیاتر دەرمان خستون 15 وێنن لەسەر ستاندەکان و وێنەی بە کۆمەڵیشان هەیە و چەند کارێکی دەستیش بە هەمان شێوە. سپاس بۆ تۆ چاوەکانی سپاس بۆ وتەکانت. بڵێ بە خۆشحاڵی ئەوەی کە لێرە ئەیبینن تەواوی ئەو کارانەیە کە ئەمڕۆ لە ڕێگەی پێشانگایەکی کاری دەستی و وێنە کێشانەوە بۆ مناڵەکان زیاتر خراوەتە ڕوو و تەواوی کارەکانیش بە هاوکاری و هەماهەنگی مامۆستایانی خۆشەویست لە نێو سنتەری داون وەکەوەی کە مامۆستا هێرۆش ئاماژەی پێکرد کە بە هاوکاری ئەوان توانیویانە زیاتر ئەو بابەتی یاخود ئەوەی کە لە ناخی منداڵەکانە زیاتر بەرهەمی بێنن لە ڕێگەی کارە دەستیەکانەوە. جا ئێستا چینە لای یەکێکی تر لەو مامۆستایانی کە لە نێو سنتەری داون سیندرۆم هەم باوکە دوو ڕۆڵی زۆر جیاواز و تایبەت ئەبینێ و لامان کاتا مامۆستاشە. مامۆستا سەربەست محەممەدوان لەگەڵا بێ. مامۆستایان سڵاو لێ بێتەوەم کاتت باش بێ بە هەر لەوە دەست پێ بکەین. بەڕێستان دەستخۆشیتان لێ یەکەین کە دوو ڕۆڵی زۆر تایبەت ئەبین
سنتەرەکە لەلایەک باوکن لەلایەک مامۆستان ئەم دوو ڕۆڵێ بۆ ئێوە تا چەندە ئەرکێکی بەبایەخە بەخێر هەرنی کەناڵەکەتانەکەم بەخێر بەنیاخوا سەرچاوم وەڵای من وەکو باوکی مناڵێک لێرە ئەم مناڵانە بەڕاستی داون سیندۆرم ئەرکیان زۆرە ترە لێرە لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە بەڕاستی خزمەتی پێویستە خزمەتێکی باشیان بکەین و دەستخۆشی لە ئێوەژەکەم دیسان کە هاتوون بەڕاستی ئەبێ ناساندنی ئەم مناڵانە زیاتر لە دەرەوە بۆەوەی شتێکیان بۆ بێت چونکە ینی تایبەتن بەڕاستی تایبەتن ینی هەبێ هەر مناڵێک و مامۆسایەکی خۆی لەگەڵا بێ ینی تۆ لە ماڵا کە من باوکێکم لە ماڵا چەنێکی لاکم لەگەڵیا ئەێنم بۆ ئێرە ئەم مامۆستا بەڕێزانەی کە لێرەن زۆر لەوە هیلاکترن بەدەستیانە تا کارێکیان لەگەڵاکە چکە شتیان بیر لەچێتەوە ئەم مناڵانە ینی شتیان لەبیر دەچێتەوە بۆیە ماندووبوون لەگەڵیانە زۆر پێویستە جاری وایە شتێکی پێڵی ئەبێ یەک هەفتە بەردەوام بی ئەگەر هەفتەیەکش لێرەدا ببڕێت دیسانە مناڵە ئەبێ تەرکیزی بۆ بکەیت و هەمان شتی دووبارە بکەیت بۆیە ماندووبوون لەگەڵیانە زۆری ئەوێت پێویستە زۆر مانووبی لەگەڵیانە چکە مناڵەکان خاوەن پێداویستی تایبەتن بەڕاستی شتیان بیر دەچێتەوە بۆیە هیلاکێکی زۆریەوێت بەڕاستی ئێمە دەستخۆشیت لێکین کە هەمیشە توانی و تا دوو ڕۆڵی زۆر تایبەت لە نێو سنتەرەکەیان ببینیت ئەماژە بۆ بکەین مامۆستا ئەم وێنانەی کە بنمونە ئەم وێنەیە باس بکەین ئەمە یەکێک لە منداڵەکانی داونە ئەمە بەڕێزی خۆی گزارشتی لە ناخی خۆی کردووە یاخود تەکنیکەکانی بەڕێستان لە نێو سنتەرەکەی ئەو تەکنیکە جیاوازانی هەتانە بۆ دەربڕینی ناخی منداڵەکان بە هاوکاری و هەماهەنگی هەردوو لە توانی وتانە پێشانگایکی وەها بۆ منداڵەکان بکرێتەوە و میوانانیش بە شێوازێکی زۆر باش تێڕامانی خۆیان بۆ وێنەکان دەربڕن ڕاستی هەردوو لایەنی تایە بەس زیاتر مامۆساکان شتیانیان بۆ ئێنن وێنەیان بێنن جاری وای لەسەر وێنەکە بۆیان دانێن ڕەنگیان بۆ ئێنن بەڵام جاری واژەیە خۆیان دانیشتنی سەر ئەوەیان ساریا شتمان داوە مامۆستا کەژاڵ شتی داوە بەدەستیەوە خۆی ینی هەساوە لە ناخی خۆیان چی لە ناخیەتی ئەوەی دروست کردووە ئەمە نەبێت کە مامۆستاکە پێ بڵێ ئەوم بۆ دروستکە ئەوەی لە ناخی خۆیەتی مامۆستاکە پێ ئەڵێت و خۆی ئەڵێ تۆ چیم بۆ دروستەکەی تر خۆی ئەوەی لە ناخیەتی دروستیەکات و ئیسا ئەمانە گزارش لە ناخ و بیر و فکری خۆیانەکات ئەوەی پێەتی داێنێت چکە تۆ زۆر هەوڵی لەگەڵا ئادەی شتێکی بۆ ئێنی داێنی هەر ئەو دقی ئەگەر بیشی توانێت دوای خۆی چی لە ناخیەتی دروستێکە ئەو هەری خۆیانە و توانای خۆیانە تەمان مامۆستاشمانەیە مامۆستا کەژاڵ زۆر ینی هەوڵیان لەگەڵادا زۆر باشە لەگەڵیانە دەستخۆشی لە یەکەین بەڕاستی مامۆستاکان بەعام هەوڵیان لەگەڵادن و خۆیان شتەکان دروستەکەن ئەوە لە ناخی مامۆستا کۆتا پرسیارت لێ بکەم منداڵەکەی خۆت لە ڕووی دەربڕێنی تەواوی بەهرەکانی تواناکانی تا چەندە هاوکارێکی باشی لەگەڵەوەی کە خۆت لە ناو سنتەرەکەیە مامۆستای ولامان کاتا لە نێو ماڵەکەشە منداڵەکەت زیاتر هاوکاریەکەی بتوانێت لە ڕێگی وێنەکێشانەوە دەربڕینەکانی خۆی زیاتر و زیاتر بکە بەڕاستی ڕاستە من لە ماڵە هەوڵی لەگەڵادەم ئەوەی کە لێرە بۆیانەکەن مامۆستا بەڕێزەکان نیش لە ماڵە خۆی هەوڵی لەگەڵادەم ئەڵێم بیکەرەوە دیسان یانی تر باشە ئەم مناڵانش تۆزێ فەرقیانەیە ئەوەی من تۆزێ باش ینی دەربڕینی هەیە ئەتوانێ وشەیەک دەربڕێ بەس هەمانە حچ ینی چوێتە 12 ساڵیش دەربڕینی نییە هیچی بۆیە مناڵەکان لەو نینەشە هەر فەرقیانەیە فەرقیانەیەوترە بێت هەوڵ بێ لەگەڵیانە و مانووی لەگەڵیانە لە ماڵیشا و لێرەشە لەگەڵ مامۆستا بەڕێزانە بەخوای ئەوەی هەمیشە سەرکەوتوو بوو سەرکەوتوو تەندروست باشمان زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستان لەگەڵمانە بەردەوام بن ئەوەی کە لەوێنەکانە ئەیبینن ئەمە تەواوی ئەو کارانەیە کە بەدەست و پەنجە و خامەی تەواوی منداڵەکان بە هاوکاری مامۆستا بەڕێزەکان لە نێو سنتەری داون توانیویانە دەربڕینەکانی خۆیان زیاتر لە ڕێگەی وێنەکێشان و کارە دەستیەکانەوە زیاتر بدوێنن خاتونگیان سڵاو لێ بێتەوەم کاتت باش بێت بەڕێستان وەکو دایکی یەکێک لە منداڵەکان لە نێو سنتەری داون سندرۆم دەستخۆشیت لێ هەمیشە توانیتە لەسەر پێکانی خۆت بۆسی و هەمیشەش هاوکار و هەماهەنگی منداڵەکەت بیت پێشوەخت پێش دەستپێکی پرۆگرامەکە ئاماژت بە هەندێک خاڵی گرنگ کرد ئەم پێم خۆشە ئەم پەیامە بۆ تەواوی ئەو خێزانانە بگوازیتەوە کە منداڵی داونیانەیە چۆن بتوانن مامەڵەیان لەگەڵا بکەن بە شێوازێکی زۆر باش بەشداریان پێ بکەن لە پێشنگاکانە دەربڕینەکانی خۆیان زیاتر لە نێو کۆمەڵگایە دەرببڕن بەخێر بێنیاخوا زۆر ئازیێتان کێشە هەموو کەناڵەکان بژیت ڕاگەیاندن تەوان فاکتەرێکە بۆ ئەوەی کەوا پەیامەکان بگەیەنجێت بەڕاستی ئەمە پێویستی بە قسەکردن نییە ئەمە نیشانەیەکە کە ئەم مناڵانە پەراوێز خراون و ئەمە هیچ بڵین دوورە لە ڕاستیەوە چکە ئەمانەوەتانێ خاون بەهرەیەکی زۆر تەواوەتین ئەتوانن کار و چالاکیەکانی خۆیان بکەن لە هەمان کاتیشە ئەم مناڵانە پێویستیان بە پاڵپشتیە ئەمە بەرهەمی 1-2 مانگە هەمومانەزانین ئەم ساڵ دەوام کەم بوو ئەگەر دەوام زۆرتر بووایە و بارودۆخەکە باشتر بووایە اینجا بزانە چ داهێنانێکی تریان ئەکرد بەڵام ئەوەی هەیە
بەهرەکانیان پێویستیان بە هاوکاریە کەوایان لێ بکەین بتوانین بەهرەکانیان بێنینە دەرەوە. ئەمە بەنسبەت ئێرەوە و بەنسبەت ماڵیشەوە هەمیشە وەکو مناڵێکی ئاساییتر، بەس ئەمان زیاتر پێویستیان بە چاودێریە، پێویستیان بە فێرکردنە، ئەبێ زوو بچیتە ناو ئەوەی کەوا چۆن هەڵس و کەوتی لەگەڵا بکەیت. وەکو مناڵە سروشتیەکان نییە خۆیان هەنێشت هەیە بە فطڕیەت فێر ببن، ئەمان نەخێر، ئەبێ یارمەتیان بێ. جاکە فێری ئەو بارودۆخەش بوون باوەڕ بکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە بە خۆیان ئەیەن و ئەو دایک و باوکەش تەڵعاً مرتاحترە بن. هەموو کەسێک تۆ چالاکیەکی پێ بە ژیانی ئەگۆڕێت لە هەرچ ڕوویەکەوە بێت. بەڕێز هەمیشە منداڵەکەت تەندروست باش بێت، دڵخۆشین بەوەی کە خێزانێکی وەکو بەڕێزتان توانیوتانە منداڵەکانت بە شێوازێکی زۆر باش پەروەردە بکەیت. منداڵەکەت تەمەنی چەنە؟ با بڵێن لە ساڵیەوە لە نێو سنتەرەکەیە داخڵت کردووە بۆ ئەوی بە شێوازێکی زۆر باشتریش لەگەڵ ئەوەی کە لە ماڵەوە ئێوە پەروەردەیەکی دروستیەکەن لە نێو سنتەریشە بە شێوازێکی زۆر باش لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانەوە لە نێو سنتەری داون پەروەردەیەکی زۆر باشیان ئەکرێت و ڕێنوێنێکی باشیان ئەدرێتە بۆ مناڵەکە. دڵنیای خۆی ئەمان ئەم سنتەرە لە 6 ساڵیەوە وەری ئەگرێ. طبعاً وەکو وتم ئەبێت پێشوەختە تۆ ئیشی لەسەر بکەی، ئەگەر ئیشی لەسەر نەکەی دوا ئەکەون لە مەرحەلەکانی خۆیانە دوا ئەکەون. من خۆم شخصی خۆم بۆ زۆر شوێنم بردووە، مەسەلەن دەستخۆشییان لێ یەکەم سنتەری ئەمەی مناڵ پارێز زۆر ئەلفوبێی با بڵێن مناڵەکان و ئەو شتانی کە فێریان کردم ئەوان بوون. اینجا تەواوکەرەکەیم لێرە کرد، ساڵێک بردوومەتە خوێندن بۆی برش فێری خوێندن بێ، چکە ئێرە بۆ تەهیلە، بۆ گۆڕینی هەڵس و کەوتیانە زیاتر، بۆ بەهرەکانیانە فێرکردن بڵێن بەشیەکە، چونکە ئەمان زیاتر بۆ فێربوون تۆزێ زەحمەتە کێشن، بەڵام دەستیان خۆش بێ زۆر ئەوە ماوەی تقریبان 3 دانە ساڵە من کچەکەمە هێنم، زۆر سوودی لێبینیوە لە هەموو ڕوویەکەوە، لە هەڵس و کەوتەوە نان خواردنەوە فێریانەکەن ڕێزی گەورە بچووک. ئەماژە بۆ بکەین لە قسەکانی بەڕێستەوە تا چەندە ئەم پێشەنگایانە هەنگاوێکە بۆ دەربڕێنی منداڵەکەت کە بتوانێت لەگەڵەوەی وێنە ئەکێشێت وشەکانیش زیاتر دەربڕێت. بەڵێ هەر وەکو وای لێت کە ئاعتیماد بکاتە سەر خۆی ئەم پێشانگایانە لەگەڵیشە ئەوەی کە زۆر مهمە دەری ئەخات کە ئەمە کەسێکی بەتوانایە. ئێمە بەم پێشانگایانە نەگەرم پێشانگایانە لەمەیان ناوەستینەوە لە ڕێی چالاکیەکانەوە. ئێستا من کچەکەم مەلەوانێکی زۆر بەتوانە، لە ڕێی ئەوانەوە ئەتوانین ئێمە دەری بخەین کە بڵین ئەمانە کەسانێکی زۆر ئاساین. بەڕێز مادوو نەبێت لەش ساغ بێت، دەستەکانە خۆش بێت. بەڵە خۆشەویستان ئەوەی کە بینیتان لێرە لە نێو پێشەنگای کاری دەستی وێنەکێشان لە نێو سنتەری داون سیندرۆم بە خۆشحاڵیەوە لە وتەکانی تەواوی میوانەکانم لە بەشەی پرۆگرام ئاماژەیان بەوە کرد کە ئەم سنتەرە هەنگاوێکی زۆر زیاترە بۆ دەرخستنی تەواوی بەهرە و توانەکانی منداڵی داون لەبەرەوەی جگە لە چالاکی وێنەکێشان و کاری دەستی چەندین چالاکی تری وەرزشی و هەندێک چالاکی هەمەجۆر و هەمەڕەنگ بۆ منداڵەکان تەرخان کراوە. ئەم پێشەنگایش نمونەیەکی زیندووە لەو پێشەنگایانە کە بۆ ئەوەی منداڵەکان زیاتر بێنە نێو دنیای هونەرەوە، زیاتر ڕەنگاوڕەنگی و جۆرا و جۆری بوارەکانی ژیان لە نێو سنتەرەکەیە زیاتر ببێنن. بە ئومێدین هەموو منداڵێک تەندروست باش بێت، منداڵانی داونیش وەکو هەر منداڵێکی ئاسایی بتوانێت بە شێوازێکی زۆر باش ژیان بەڕێ بکات و جوانیەکانی ژیان زیاتر ببینێت.